سلااف دیسان بدرێن خۆش دگەهینا دیدارە تەماشەوانین کورد کنەکشن ژێ واشنگتن دەنگی ئەمریکا ئاز دەخیلە شەمو من محتەبەر شێوانیم کاردانەوە بە بڕیاری کۆمیتەی هێزە چەکدارەکان لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا لەسەر پرۆژە یاسای خەرجیەکانی ساڵی 2016 حکوومەتی ئەمریکا و پشتیوانی ڕاستە و خۆی لەشکری بە هێزەکانی پێشمەرگە و هێزە سونەکان. هەروەها میوانی بەرنامە دکتۆر محەممەد جەلال مەجید شارەزای کاروباری کورد شیکردنەوەیەک لە پەیوەندەکانی کورد و ئەمریکا دەکات. بەڵام لە پێشدا دەگەڵ دەنگ و باسی تر. دادوەرە باژارێ باڵتیمۆری ویلایەتە مەریلاند حکمێلی دژی 6 پۆلیسان ڕاگەهاندوان دەست هەبوو دێگرتنا فرێدی گرەیدا و گۆتژی تاقیکردن تەندروستی دیار دکن و ئەو هاتبوو کوشتن. دادوەرە ویلایەتێ ماریلان مازبی گۆتژی برینەگران لە ستۆیە گەری بوو دەمەهاتی بە گوهاستن ji بۆ ناوەندا پۆلیسان لە 12 مەها چاروێ گۆتژی پۆلیسان گۆهنەدا داخوازەگەری بۆ ئالی کاریا تەندروستی و گرتناویژی هەر نەقانونی بوو. 6 پۆلیس تاوانبارن بە بەشداریە دکوشتنا ویدا و فەرمانە گرتناوان هاتیەدان ئەف ڕاگەهاندن تێدادان لە دەمەکیک و لە چەندین باژارن ئەمریکی خۆپیشاندان تێنەکردن لێ دژی کوشتناوی خۆرتێ ڕەشی 25 ساڵی. وا لە نێپاڵ ژمارەی کوژراوان بەهۆی بوو لەرزەی ماڵوێرانکار هەروە دێ و زیاتر دەبێت. کاربدەستان دەڵێن ژمارەی کوژراوان تا ئەمڕۆ هەینی گەیشتۆتە 6200 کەس. چاوەڕێ دەکرێت زیاتریش بێت لەگەڵ کودەستەکانی بە هاوارچنی سەرانسەری جیهان لەوێن لە ناو وێرانەکاندا جەنازەی زیاتر دەدۆزنەوە. لە سەرانسەری جیهانێ کارکەر گورد بوونە ناو جادان لە ڕۆژا کارکەرین جیهانێ و داخوازە کاری باشتر و کریا باشتر و باشترکردنا مەرجن کاری دکن بە هەزاران کرێکار داخوازە موچەیە بلندتر دکن. لە ئەستانبوڵی تورکیا پۆلیسان گازا ڕوندکڕێژ بەکارئینا ji بۆ ڕێگرتنێ لە هەزاران خۆپیشاندەران دخواستن بگەهنە مەیدانە تەقسیم پۆلیسان گوت وان 136 خۆپیشاندار گرتنە. و کۆمیتەی هێزە چەکدارەکان لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا پێنجشەممە پرۆژە یاسای خەرجیەکانی ساڵی 2016 لەشکری حکوومەتی ئەمریکای بۆ وەزارەتی بەرگری و هێزەکانی چەکداری پەسەند کرد کە لە نێویشیدا پێشنیاز کراوە ڕاستەوخۆ یارمەتی لەشکری پێشکەش بکرێت بە هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی سوننا شەڕی داعش دەکەن لە عێراق. راپۆرتی سەرەکیمان لەسەر ئەم بابەت هەیە. بەرنەویسا جڤاتا نوێنەران دی کۆنگرسی ئەمریکیدا داخوازە 715 میلیۆن دۆلاران دکا ji بۆ خەرجیا لەشکری لە عێراقی. 25 سەدێ ئانکو 179 میلیۆن دۆلار دێ ji بۆ پرچەکردن و ڕاهێنانە هێزên عێراقی بە دێ شەڕی کۆمەڵا ملیتانên دەولەتا ئیسلامی داعشدا. بەرنەویسا کۆمیتەیە خزمەتên çekdarî di civata نوێنەراندا پشکەکە ji biryara بودجەیە پاراستنا نیشتیمانیە ئەمریکا ji bo wê xerciya pêşniyazkirî li Iraqê dibêje eger hikûmeta Iraqê şertên taybet ji bo li hevhatina siyasî cêbecê nekirin 65 sedê ji xerciya mayî anku 536 milyon dolar dê bêne terxankirin ji bo Kurdan û Sunniyên Iraqê. Lê Wezareta Derveya Emerîkî dibêje zimanê ev pêşniyaz pê hatî nivîsandin ne reng vedana siyaseta hikûmetê ye. Rêbaza me her ev e divêt veguhastina tevaiya çekan bi hevkariya hikûmeta navendiya serbixweya Iraqê be. Zimanê bernivîsa pêşniyazkirî li civata nûneran ne reng vedana siyaseta hikûmetê ye. Di Iraqê de hinek layenan ev yekem pêngava Komîteya Xizmetên Çekdarî weka dabeşkirina Iraqê hejmartine. Biryara her xerciyekê divêt bête pesendkirin bi rêka jimareka qanûnan. Ev jî proseyeke dê çendîn mehan vekêşitin. Hevdemê vê miştûmerê Wezareta Derveya Emerîkî dibêjtin Serokê Herêma Kurdistana Iraqê Mesûd Barzanî dê seredana Washington bike. Ji bo danûstandinan li ser jimareka pirsan, ji wan a piştevaniya Amerîka li Kurdistana Iraqê û gelê Kurd, hewlin hevbeş ji bo ji navbirina Daeş, rewşa siyasî ya niha û bilezkirina hevkariya di navber civakên Iraqê de. Wezareta Derveya Emerîkî li ser helwestê xwe reş de ku hevkariya di rêka hikûmeta Iraqê ya navend federal û demokrat da rêka herî karîgera di şerê Daeş da. û du endamên Kongresa Emerîkî gazî sê şerezan kir ji bo agahdariyan sebaret kirîn, firotin û qaçaxçiya bijinan û reftarê durindaneyê Daeş digel jinan. Salahê Pîrotî digel Kamera Kurd Connection li wê diribû ev raport
گەهاندێمە. ئەلسی هەستینگز ئەندامی ئەنجومەنی نوێنەران بۆ ئایالەتی فلۆریدا وەک میوانداری ئەو بۆنەیە ئاماژەی بە بێبەزایی داعش کرد. داعش هەروە بە بەرنامە ژنان و کچان دەرفێنێت و دەیانکات بە کۆیلە. ئەو ژن و کچانەی هەندێک چەند تەمەنیان 10 ساڵانە و گەنجترن بە دەستکەوتی شەری دەزانێت. ئەوان وەک پاداشت دەدرێن بە ئەندامانی داعش. دەستدرێژی ناموسیان پێدەکەن و لیان دەدەن. داعش ئەوانە هەمووی لەژێر قانونی ئیسلامدا ئەنجام دەدات. خانمی کندرا هایدیمەن لە ناوەندی وودرۆ ویلسن بۆ پرۆگرامی خۆرهەڵاتی ناوەڕاستکوتی پێشەوەی داعش هێرش بۆ سەر ژنە ئێزەدیەکان لە عێراق بکات، هێرشی بۆ سەر ژنانی شیعەکانی عەلەوی و ژنانی کورد لە سووریا برد و بازاری فرۆشی بۆ دانان. سەدان و ڕەنگە هەزاران لە ژنان و کچانی ئەزیدی لە ڕێگای عێراقەوە بۆ سووریا جۆزراونەتەوە بۆ ئەوەی لەو بازارانەدا بیان فرۆشن. سەدان ژنی شیعە و دەیان ژنی مەسیحی هێنراونەتە ئەو بازارانە لە شاری ڕەقەی سووریا. و لە مووسڵ بە بەهایەکی کەم هەتا $25 دەیان فرۆشن یانیش بە زۆری بە ئەندامانی داعشیان بەمێر دەدەن. هەروەها و خانمەکوتی داعش ژیانی کۆمەڵایەتی خەڵکی خستۆتە ژێر کۆنتترۆلی خۆی و بەتایبەت ئەو ژنانەی خاوەن پسپۆڕ و لە نەخۆشخانەکاندا بە توندی لە ژێر چاودێریدان و تا ئێستا چەندین لە ژنانی چالاکانی مافەکانی مرۆڤ، سیاسەتوانان، دوکتوران و پارێزران و ژنانی دیکەی لە سووریا و عێراقدا کوشتووە. بە پێی تۆڕەکانی چالاکانی مافەکانی مرۆڤی سووریا هەر لە 2014 159 لەو ژنانەی کوشتون. موراد سمایل لە ناوەندی داکۆچی ئێزدی ئەمریکی و بۆ کۆمەلگای ئێزدی و ئەندامی تیمی ڕێخستنی کاتی قەیرانوتی هیچ وشەیەک نییە کە وەسفی ئەو کارەساتە بکە بەسەر ئێزدەکان هات جگەلەوەی بە ژێنۆسایدی بزانێت. لە ڕاستیدا ئەوەی لە 3 مانگی هەشتا ڕوویدا جینۆساید بوو لە دژی ئێزدیەکان و بە مەبەستی لە ناوبردنیان بوو، یانەوە تا هەمویان کوژن و یانیش ببنە موسڵمان. داعش هێرشی کردە سەر شەنگال، بەڵام هێزەکانی ئاسایش بەرگریان نەکرد، بۆیە خەڵک هیچ بژارەیەکیان نەما جگە لە چۆڵکردنی ناوچەکەیان. پاشان داعش گوند بە گوند گەڕا و کەسانی سەر و تەمەن 14 بۆ 15 ساڵیان کوشت و ژن و منداڵیان بە کۆیلە برد. هەروەها کوتیشی مەزەندەی ئێمە لەو کاتەوە تا ئێستا 4 بۆ 5,000 ئێزدی کوژراون، زیاتر لە 9 گۆڕی بە کۆمەڵ دۆزراونەوە، 1500 ژن بەدیلگیراون و دراونە ئەندامانی داعش و بۆ ڕەقە و حەڵەب و دەیرەلزور و ڕۆمادیە و ئەنبار و تەنانەت بۆ ئەفغانستان و پاکستان و سعودیان بردوون کەوە کۆیلە بیان فرۆشن. زیاتر لە 19 زیارەتگا خاپور کراون، نیزەکەی 5,000 پیا و ژن و منداڵ ئێستا لە داعش داعشدانە و 2 کەمپی مەشق پێکردن هەیە کە گەنجانی تێدا مەشق پێدەدەن. هەروەها مەتیو باربەر خوێندکاری پلەی دکتۆرا لە زانکۆی شیکاگۆ ڕخنەی لە حکوومەتی هەریم گرت سەبارەت بە وەڵامدانەوە بەو دۆخەی کە ئێزەدەکان تێدان. پێم وایە هەندێک گرفتی سیاسی هەنگ کە پێشی چارەسەری ئەو دووخە دەگرێت، ئەوەش پەیوەندی بە گرفتی نێو خۆی هەرێم هەیە. لە 3 ئۆگست کاتێک جیهادیەکان گەیشتنە کێوەکانی شنگال، هێزەکانی پێشمەرگە ئێزدیەکانی بەجێ هێشت کە بۆ پارێزگاریکردنی ئەو شوێنانە بوون. ئەو هێزانە پێش ئەوەی جیهادیەکان بگەنێ ئەو شوێنەیان چۆڵ کرد و تەنانەت بوو 1 ڕۆژیش بەرگریان نەکرد. ئەگەر تەنیا ڕۆژێک مابانەوە دەکرا خەڵک لەو شوێنانە چۆڵ بکرێن و تووشی ئەو کارەساتە مرۆڤایەتیان نەدەبوون. ئێستا ئێزدیەکان وا هەز دەکەن لەلایەن بەڕێوەبەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە غەدریان لێکرا، بە تایبەت کە پارتی دەسەڵاتدا پارتی دموکرات بەرپرسیاری پاراستنی شنگال بوو. لە کۆتاییدا بەرز موراد داوای کرد حکوومەتی هەریم پارێزگاری لە ئێزدەکان بکات. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. وازانە حمەر پەیامنێری بەشی کوردی دەنجی ئەمریکا لە قامشلو بەم دوایانە سەردانی بەرەکانی شەڕی لە ناوچەی سەریکانی لە ڕۆژاوە کردبوو لەوێ شەڕ بە دژی داعش بەردەوامە. لە جەبهەیەن شەڕ لە هەرێما سەرەکانیە شەڕ و پەفچوونên پڕ گران دەرکەتنە هۆلێ. باشوورê سەرەکانیە di encama şerê giran de deverên nû ji destên Daişê hatine derxistin û ji aliyê yekîniyên parastina gel ve hatine kontrol kirin. Balafirên koalisyona navnetewî li herêma Rojavayê Serêkaniyê û başûrê Serêkaniyê derbeyên giran li bingehên Daeş dike û piştgiriya yekîniyên parastina gel dike û di encam de şervanên yekîniyên parastina gel bi pêş ve diçin.
ده انجام شهر ده سیگرین استراتژیک هاتنه کنترل کردن گوریا ناونتوی یا تلتمری برقا و حلب و گرید ده نهاد بن چعتریا یکینی پاراسنا گلدهی ده انجام شهر داویده لباشور سریکانیه چل جکدارن داعش هاتنه کشتن 16 ترمن جوان ده دست یکینی پاراسنا گلده بو و 15 کت دست یکینی پاراسنا گل و هر وها گلک جبل خانه و د انجاماوی شریده دو شروان یکینی پاراستناگر لگوری ناوندارا گاندنا یپکی هاتنه کشتن. هجای گوتنی گو پشتی تکچونا داعش لباشور سریکانیه داعش آستا ایریش خواه لتل تمری بلنکریه و لآلیه کی دنجی سی آلیان ایریش بریه سر باجار حسکی و هین شر برنگه کی گران لوان دوران بردوام دیکه. ev nokta haripêş ku derbas dibin ha ew şer û pevçûn çê dibin berî du roja koalisyona netewî li vê devera hankê jî xist bû ev tepê hankê stratejîkê wek berîniha me anî ziman got riya din bera Tiltemirê û Reqadê niha dibin çavdêriya vî girê hankê de yîv silahên yekîniyê parastina gel vê derê niha derbeyên giran lê çeteyên Daeş terorîstê Daeş dixin. Zana Omer dengê Amerîka ji berên şer Başûrê Serêkaniyê پشتی دادوەری باژارێکی کفری فەرمانەگرتن و دادگەکردنا چەند تاوانبارین ئەنفاڵێدای ئەو هاتە ڤەگوهاستن ئەو دەبێژە ڤەگوهاستناوی جزایەک سیاسیە و نەهاژی هەڕەشە لەوی تێکردن بسکایپێ مە پەیوەندی دیگەل وی کرد. لە کاتی ئێستا چاوەڕێم بزانم ئەنجومەنی دادوەری چەندێک بە جددیەتە پێشەوە دوای ئەوەی کە ڕاستیەکان بۆ خەڵک دەرکەوت بۆ ئەوەی کە قەزی ئەنفال ببێتە قەزێکی جددی کە من هەنگاوی یەکەم دەست پێ کردو هەنگاوەکانی تر بە دوای تا بێت. باشە یعنی هێشتا بە هیوای ئەوەی کە ئەنجومەنی دادوەران بڕیاری خۆی لە بڕواری خۆیان پەشیمان بنەوە سەبارەت بە گواستنەوەی جەنابەت هەڵبەتە گواستنەوەکەی من بە شێوەی سزا بووە و سزاکەش سزایەکی سیاسی بووە لەبەرەوە ئەگەر بێت و سەر و خۆیان کە ناچاری کردن من سزا بن بم گوازنەوە پێیان بڵێ حتمما ئەوان ڕایخواانە گۆڕن لە مەسئلەکە بەڵام من ئەوەی کە ئێستا زۆر بەلامەوە گرنگە دۆسی ئەو دۆسی ئەنفالەیە کە من جوڵاندومە هیوادارم گا بە شوێنی باشتر. ئەم دۆسەیەکی زیاتر سیاسیە یان زیاتر دادوەریە یعنی ئیشی دادگایە هەر دۆسیەیە کە فەرمانی گرتنی تیا دەرچوو بوو بە دۆسی و فەرمانی گرتنی تیا دەرچوو ئەوە ئەبێتە دۆسیەکی دادوەری لەبەر ئەوە من سەیری ئەوە نەکردو ئایا دروستە لە 2011ەوە ئەمەر قەبز دەرچوو بۆ کەسان لە بەغدا و تا ئێستا کەس نەگیراون بەڵام من سەیری ئەوە نەکردووە کێ ئەوێ بگیرن یان نەگیرن هیچ پەیوەندیەکەم بە حیزبەوە نەبووە ئەوەی کە لای من گرنگ بووە پێی قانون ئەو کەسانە 4 ساڵ ئەمەر قەبزەی لە کوردستانە بە ئازادیە سوڕێنەوە بۆ یەکەم جار من 3 کەسم دەستگیر کرد و فەرمانی گرتنیش بۆ هەموو کوردستانار بۆ گرتنیان کەواتە بریارێکی سیاسیە ینی بە بریارێکی سیاسی ئەم دۆسیەیە چارەسەر دەکرێت هەر کاتێک محکەمە سربەخۆ بوو پێویستی بەوە نییە کە بڕیاری سیاسی دەرچێت جاکەواتە با دۆسیەکە لە سەرتاوە دابخرێت کۆدەنگێکی سیاسی دروست بکرێ ئەو کاتە بڕیایی لێ بدرێ جەناب دەڵێ کە سیستەمی دادگا سربەخۆ بوو پێت وایە کە سربەخۆ نیە لە هەرێمی کوردستان بێگومان سربەخۆ نیە من کاتێک ئەو کەسانم دەستگیر کرد لە سنووری دەسەڵاتی یەکێتیە بەرپرسێکی زۆر باڵا لە ناو حیزبای ئاگاداری کردەوە لە ڕێی کەسێکی ترەوە کە ئەمە دژایەتی ئێمەیە ئەگەر نابۆ لە منطقی پارتیا کەس ناگیرێ و دوای ئەوە ڕاستەوخۆ ڕئیسی محکەمەی ئەو منطقەیە بە منی وتەوە خێرە ئەم کەسانە تۆ گرتوتن ئەی بۆ لە لای پارتی کەس دەستگیر ناگیرێ کەواتە ئەوان وایان زانیوە کە ئەمە دۆسیەکە دژی ئەوان ئەکرێ و لای پارتی خەڵک ناگیرێ لە کاتێکا من دادوەریم بە ئیشێکی پیرۆز زانیوە هیچ جیاوازیەکم نەکردووە و لەگەڵ ئەوەشە ئەو فەرمانی دەستگیرکردنانی کە من دەرم کردووە لە سنووری خانەقینەوە هەتا ئامێدی و بەسەر مەتاڕەکانە بەسەر هەموو ئاسایش پۆلیسی هەرێمە دابەشم کردووە ئەوە نێ تەنیا لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی حیزبێکی دیاریکراوە من ئیشم کرد بۆ هەموو کوردستانم نردووە گەشتاندنم پێ کردووە ئەگەر ئەنجومەنی دادوەران لە بڕیاری خۆیان پەشیمان نەبوونەوە ئامادەی بچیتە شوێنی ئیشی خۆتی نوێیکە لە ئامێدیە لە بادینان دوای ئەوەی کە بڕیاری گواستنەوەم بۆ درا من ئەنجومی دادوەریم ئاگادار کردەوە بە ڕێگەی ناڕاستەوخۆ کە من فعلا ئیستیقالە ئەەکەم چونکە ئەو نەقڵکردنی من نەقڵکردنی سزاییە و پیان وا بووە کە من لە منطقەی دەسەڵاتی حیزبی دیاریکراوە دژاتی ئەوانم کردووە ئەوە من ڕۆشتم لە ئامێدی و باشەرتم کرد بڕیارەکەی ئەنجومی دادوەریم ڕێز لێگرت جێبەجێم کرد بەڵام لەگەڵەوە شا پێویست بوو کە مافی میلەتێ نەخورێ تەڵەبێکم نووسی گەڕان بۆ ئەنجومی دادوەری وتم وەکو خۆتان مقابلەتان کردو وتان ئەلگەڕین و بمگێڕنەوە ئەو بوو لە کۆبنەوەکە بۆ کاتێکی نادیار تەڵەبەکەی منیان دواخست بۆ ئەوەی کە سزاکە بەسەر ماتێ پەڕێماوەیەک من هێڵنەوە لە ئامێدی منیش قبوڵم نەکرد چونکە سزای من نییە و سزای میلەتێک دراوە لەو قەزیە جەنابەت لەکوێی من نزیکی 20 ڕۆژ زیاتر لە دەرچوونی خۆم لە کوردستان کە سوکاری خۆم ناردوێتە دەرەوە
وە خۆشم پاش ئەوان دەرچووم ئێستا من زۆر دەمێکە لە ناو کوردستان نەماوم لەبەر ئەو هەڕەشانەی کە لەسەرمانە بەکوشتن. چێ هەڕەشە لە جەناب دەکا؟ هەڕەشەکان لەلایەن کەسێکی پلە باڵا کە لە هیچ قەزەیەکە تۆمەتبار نییە لە غەیری ئەو قەزەیە، چونکە دژایەتی مافی میلەتێکی کردووە و کەسێکی تر کە بە هەمان شێوە پلە باڵایە لە ناو حیزبێکی دیاری کراوە کە ئەو کەسە پێی وا بۆ من دژایەتی ئەوم کردووە لە کاتێکا پێی قانون ئیشمان کردو ئێمە و دۆسیەکان مەوجودن لە ناو محکەمەیە و بە هەمان شێوە کەسی گیراو لە قەزەی ئەنفال لە جاش و مستەشارەکان دوای ئەوەی کە زانی ئەنجومەی دادوەری سزای منیاوە بە هەڕەشەی جدی لێ کردووم و پێش دەرچوونم بە 1-2 هەفتە هەڕەشەی بۆ ناردووم لە ڕێکە سوکاری خۆمەوە. وەجگە لەوەش کە کەسێک لە تۆمەتباران و بکوژانی خەڵک لە حەفەی شوباتە متابعی منی کردووە و بە دوای شوێنی منە ئەگەڕێ لە دەروی کوردستان کە پیاوێکێک لەو کەسانەیە. حەز دەکەی ناوەکانیان بڵێیاننا؟ وەڵڵاهی لانێ ئێستا کاتی نەهاتوێت کە ناوەکانی بڵێم. دکتۆر هاوژین حامد دادوەر زۆر سوپاس. زۆر سوپاس. میوانی ئەمجارەی کورد کۆنێکشن دکتۆر محەممەد جەلال ئەمین شارەزای پەیوەندەکانی سیاسی و نێونەتەوەیی بە تایبەت ئی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هاوکارم بەڵێن ساڵح ئەم دیمانەیە لەگەڵدا سازداوە باسی پەیوەندی ئەمریکا لەگەڵ کورد تەوەرەکی سەرەکی ئەم گفتوگۆیەیە. ئەوەی کە جێ ئاماژەیە بە تایبەت ئیمزاکردنی دەستوری تەزدیقکردنی دەستوری عێراق لە ماڵی دی 2005 پەیوەندەکانی کورد و ئەمریکای خستە قۆناغێکی تازەوە. قۆناغێکی بە موسساتکردنی پەیوەندەکانی کورد و ئەمریکا بە بڕوای من ئەمە جۆرێکە لە قۆناغێکی تازە لە پەیوەندەکان. ئەوەی تریش کە شایانی باسە ئەوەیە ئەم ڕووداوانەی کە لەلایەن داعش و ڕوویە لە مانی 6 بەرەو دواوە کارێکی وای کرد کە پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەم لە عێراق بگۆڕێ ئەمەش وای کردووە کە ئەمریکا بە تێڕوانینێکی تر سەیری هەرێمی کوردستان بکە. بە تێڕوانینێکی تر سەیری هەرێمی کوردستانی عێراق بکە ئەمە بەو مانایە نییە کە ئەمریکا شوێنێک بۆ کووردا دەنێت لە سیاسەتی دەرەوەی خۆیدا. ئەمریکا سیاسەتی خۆی نەگۆڕیەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان بڕوای وایە کە هەرێمی کوردستان ئەبێ بەشێک بێ لە عێراقێکی دیموقراتی فدراڵی موحەد، بەڵام ئەمە لە هەمان کاتە معنای ئەوە نییە کە گەلی کورد نەتوانێت ئەجەندە و بیر و بۆچوونەکانی خۆی پێشکەش بە ئەمریکا بکە یان بیدا بەگوێی ئەمریکا. کورد سنگی چەنە ئێستا لە ناو واشنگتندا کە بتوانێت کار بۆ ئەو بەرنامەی خۆی بکە. کورد لەم قۆناغا ئەتوانی بڵێ سنگێکی گرنگی هەیە بە حکمی ئەوەی کە کورد و ئەمریکا هەوپەیمانی یەکترین لە بەگژا چوونەوەی داعش ئەتیبارەکرێ و بینراوە لەلایەن هەموو واشنگتنەوە لایەن کۆشکی سپێ وەکو هەڕەشەیەک بۆ سەر بەرژەوەندی نیشتیمانی بۆ سەر ئاسایشی نەتەوەی ئەمریکا. هێزی پێشمەرگەی کوردستان لە سەرخاکی کوردستان ئەو ئەرکی گرتوۆتە ئەستۆ کە ئەم بەرژەوەندیە گەورەی ئەمریکا و کوردیش و عێراق ئەپارێزێ ئەمە پێگەی کورد لە چاوی ئەمریکا ئەکاتە ئاستێکی بەرزتر. دکتۆر ئەگەر هاتبا و ئەم ڕێکخراوە تێرۆریستی دەوڵەتی ئیسلامی دانەمەزرایە بوونی نەبووایە کوردەمان ئەو پێگەی دەبوو؟ ڕەمە هەمان ئەو پێگەی نەبووایە ئەمریکا بە شێوەیەکی هەروەک بینیمان لە سەردەمی حکمی مالیکیە فشارێکی زۆری ئەهێنا بۆ سەرگەلی کورد کە تەنازولات بکە بۆ بەغا و بتوانێت لەگەڵ بەغا بگاتە ڕێککەوتنێک، بەڵام بەهۆی هاتنەکای ئەم بارودۆخە تازەیەوە ئەمریکا ناچارە بە شێوەیەکی تازە مامەڵە لەگەڵ کووردا بکات. لە هەفتەی ئایندەدا سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق مەسعود بەرزانی دەگاتە واشنگتن. بەڵێ پێ دوایە بەرزانی دەتوانێت چی بکە بۆ برەوپێدانی زیاتر یا پەرسەندنی زیاتری ئەم پەیوەندیانە دوور لە مەسەلەی دەوڵەتی ئیسلامی؟ بارزانی تەسەورەکەم وەک سەرۆکی هەرێم بتوانێت دوو شتێ بیا بەگوێی ئەمریکا بە بڕوای من یەکێکیان داوای چەک و مەشق و زانیاری و هەواڵگریە بۆ هەرێمی کوردستان، لەلایەکی تریشەوە بە بڕوای من فرسەتێکی باشە بۆ بەگوێدانی کۆشکی سپی دەربارەی داخوازی گەلی کورد بۆ سربەخۆبوون و بۆ بەدەستهێنانی ئیستقلال لە عێراق وەکو دەوڵەتێکی سربەخۆی کوردستان. بەڵام ئەبێت لێرا ڕوونکردنەوەیەک پێشکەش بە بەڕێستان بکەم. سەرۆکی هەرێم
ئەبێ بڵێ ئێمە وەکو سەرکردەی پراگماتیک لەم قۆناغا لەم کاتە سربەخۆی ڕناگەێنین بەڵام ئێمە وەکو سەرکردەی دیموقراتی هەڵبژێرا و شەرعیەت پێدراوی گەلی کورد ئەمە داواکاری گەلەکەمانە ئەمە شتێکە کە حەزەکەین ئێوە وەکو کۆشکی سپی وەکو ئیدارەی ئۆباما لە بەرچاوتان بێ و شتێکە کە کاری لە سەرەکەین و لە مستەقبەلە لەوە ئەچێت جێبەجێ بکرێت. بەڕای جەنابێت لە واشنگتن گوێیەک هەیە بۆ ئەوەی گوێلە و قسانە بگرێ بە تایبەتی ینی ئێمە لە چەند ماوەی ڕابردوودا لە چەند ڕۆژی ڕابردوودا گوێمان لە جێگری سەرۆکی ئەمریکا بوو جۆ بایدن کە هێشتا جەخت لە یەکپارچەیی و یەکگرتووی عراق دەکاتەوە. ئەمریکا سیاسەتی خۆی نەگۆڕیوە جەخت دەکاتەوە لە یەکپارچە و یەکگرتووی خاکی عراق بەڵام ئەمریکا لە پشت دەرگا داخراوەکانەوە ئەزانێت کە عێراق لە لێواری لێکترازاندایە ئەزانێت کە گەلی کورد ناوێت بمێنێتەوە بە بەشە لە عێراق و ئاوات و ئامانجی گەلی کورد بەدەستهێنانی سربەخۆی ئەمە لە لایەکی تریشەوە ئەبێ بزانین کە ئەمریکا وڵاتی موەسسەساتە عێلاقەی نییە بە بیر و بۆچوون و وەکو بڵین زەختکردنی تەڕەفێک بۆ سەر شتێکی تر کاتێک کە تۆ ئەم مەسجە ئەم پەیامە ئەگەێنی موەسسەساتەکان دەستگاکان تەعامل لەگەڵ ئەو پەیامە ئەکەن و ڕەممە ئەمریکا بتوانانی ڕۆڵێکی پۆزتیڤش ببینێت لەو جابوونەوەیە بە بڕوای من ئەکرێت هاوشێوەی کۆماری چیک و سلۆڤاکە لە 1990 بە تەلاقە قەیفەکە ناسرا بوو هەمان تەلاقە قەیفەیەکە جێبەجێ بکرێت بێ خوێن ڕشتن هەرێمی کوردستان لە عێراقی عەربی جابێتەوە و ئەمریکا ڕۆڵێکی پۆزتیڤ بگێڕێت بەس دیارە باسی ئێستا ناکەم باسی پرۆسێکی درێژخانەکەم. باشە دکتۆر کورد ئەلەم ڕۆژەی ڕۆژهڵاتی ناوەڕاستدا بەلای زۆرێک لە چاودێری شویانی دەڵێن لەوانەیە 10 بۆ 15 ساڵی تر بخایانێ کورد لەگەڵ ئەو دراوسیانی خۆیدا ئێرانە عێراقە سووریایە و هەروەها تورکیاشە دەتوانێت ئەو سیاسەتە بەکاربێنێ خۆی بکە بە دیفاکتۆ لە ئێستا هەرێمی کوردستان بووە بە کیانێکی دیفاکتۆ لە ناوچەکە دیفاکتۆی سربەخۆیی مەبەست دیفاکتۆی سربەخۆی ئەوە قۆناغێکی داهاتووترە بێ بەڵام وەکو کیان ئێران بەم حاڵەتی ئیستی پێی قبول و مامەڵی لەگەڵاکە بۆ نمونە لە کۆتایی 2013 تەبادولی بازرگانی لە نێوان ئێران و هەرێمی کوردستانە 4 میلیارد دلار بووە بە پلەبەندی دوو هاتووە دوای تورکیا کە ئاڵگۆڕی بازرگانی 8 میلیارد دلار بووە 175 زیاتری بازرگانی نێوان عێراق و تورکیا لە هەرێمی کوردستانە ڕوەدات ئەم دوو دەوڵەتە گەورەیە سوودمەندن و سوودمەندن لەم کیانە و دەشێت لە داهاتوە هەر سوودمەند بن لە ڕاستیە کیانێکی وا پچکۆلە لەو ناوچەیە ئەبێت بتوانێت دڵی ئێرانیش ڕازیکە و دڵی تورکیاش ڕازیکە بەڵام لەبەر ئەسبابی پراگماتیکی لەبەر ئەوەی ئەمە کیانێکی سێکولاری دیموقرات خوازمان هەیە طبعاً ئەبێت تەوەجوهمان زیاتر بەرەو تورکیا بێ بەڵام پەیوەندیەکی پراگماتیک و ڕێک و پێک و دروستیشمان لەگەڵ ئێرانە هەبێت. پەیوەندیەکانی نێوان کورد و ئەمریکا بە درێژایی مێژووی خۆی بە گەلێک هەڵکشان و داکشاندا تێپەڕیوە. کورد دەتوانێت لە ئێستادا چی بکە کە ئەم پەیوەندیانە بخاتە بارێکی جێگیرەوە بخاتە بارێکەوە کە لەسەر بنچینەی بەرژەوەندی هاوبەش بێ و درێژەی پێ بدرێ. کورد ئەتوانێت بە بڕوای من لە دوولاوە بتوانێت ئەم پێگە و پەیوەندیە بەقوت و تۆکمە بکە لەلایەکەوە لە کاری ناوخۆیان ڕێک و پێک بێت ئەو بەها ئەمریکیانەی وەکو ڕێزگرتن لە پرۆسی دیموقراتی و بەرەپێشبردننی درۆسی دیموقراتی ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ و ژنان و مناڵان دروستکردنی سیستمێکی مێریتۆکراسی کە کەسی شاو لە شوێنی شاوە لە کاروباری ناوخوا ئەبێت دەستگاکان بەرەو موەسسەساتی ببرێن ئەمە ڕەنێکی درەوشاوە و ڕوویەکی درەوشاوی هەرێمی کوردستان ئەمە لەلایەکی تریشەوە بەڕاستی هەرێمی کوردستان ئەتوانێت ڕۆڵی هاوپەیمانێکی گرنگ بۆ ئەمریکا ببینێ لە ناوچەکە بە دابینکردنی بنکەی سەربازی بە دابینکردنی نەوت بۆ بازاڕەکانی جیهان بە پاراستنی سەقامگیری لە ناوچەکە کە ئەمەلای ئەمریکا بەڕاستیەکێکە لە کێشەهەرە گەورەکان لە سیاسەتی ئەمریکا چۆن ئەڵین شتێکمان نییە
کە پشتگیری لەسەر بەخۆی کوردستانەکە لە هەمان کاتە شتێکیشمان نییە کە بڵێ ئێمە دژی سەر بەخۆی کوردستانین ئەمە ئەکرێت ئەم فاکتەرە ئێمە ئیشی لەسەر بکەین و هەنگاوی بۆ بنین تا قەناعەت و متمانە لای واشنگتن و لای کۆشکی سپی زیاد بکەین و لە بە بڕوای من کارێکی مستحیل نییە ڕاستە ئاسان نیە بەڵام ئەکرێ هەنگاوی جدی بەرە و ڕووبنرێت و ئیشی لەسەر بکرێ. خۆشەویستانم دکتۆر محەممەد جەلال مەجید پسپۆڕی زانستە سیاسیەکان میوانی ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا بوو دکتۆر زۆر سپاسە دەکەم. زۆر سپاس کاک بڵێن. زۆر سپاس. بە پێی راپۆرتێکی نوێ لە سەرانسەری جیهان ڕەوشی ڕۆژنامەوانان کە کاری تێدا دەکەن خراپتر بووە بە هاوبەری لەگەڵ 10 ساڵ لەوە پێش. دەتوانین نێزیکەی لە هەموو شوێنێک ڕۆژنامەیەک بکڕی یاخود بە ڕێگای سمارتفۆنەکەت ئاگاداری سەردێری نوێترین هەواڵەکان بیت. هەروەها سەر ڕای ئەوەی کە دەستگەیشتن بە هەواڵەکان ڕەنگە ئاسان بن بەڵام ڕۆژنامەوانان خۆیان لە ژووری دادگاکان دەبینەوە و زیندانی دەکرێن هەرەشایان لێ دەکرێت و تەنانەت بێدەنگکردنیشیان ئەمە بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی فریدەم هاوس. جێگری سەرۆک بۆ شیکاری ڤەنێسا تەکەر. بەداخەوە هەواڵەکان ئێجگار خراپن. ئاسی ئازادی ڕاگەیاندن لە ساڵی 2014 لە کەمیدا بوو لە نزمترین ئاستی بوو لە ماوەی 10 ساڵدا. ڕەوشەکە تادێت خراپ دەبێت تەنانەت خێراتر خراپتر دەبێت بەراورد بە ڕابردوو. بەپێی راپۆرتەکەی ئازادی ڕۆژنامەوانی ساڵی 2015 مەکسیکۆ هەرەشەی لە ڕۆژنامەنووسان کردووە و قانونێکی ڕاگەیاندنی کە جێگای گومانە تێپەڕاندووە لە کاتێکدا زۆربەی ئەمریکای باکووری واناساندراوە ئازادی ڕاگەیاندنی هەبێت و ئەمریکای لاتینیش یانیمچە ئازادی هەیە یانیش ئازادی نییە. هەروەها ڕخنە لە ویلایەتە یەکگرتووەکان گیراوە سەبارەت بە ڕەفتاری توندی پۆلیس بەرامبەر بە ڕۆژنامەوانان لە دەمی خۆپیشاندانەکان لە شاری فێرگەسن لە ویلایەتی مزوری. چین خراپترینە لە وەتەی ساڵانی 1990ەکان بەوەی کە دەسەڵاتداران ڕۆژنامەنووسانیان زیندانی کردووە و کۆنتترۆلیان بەسەر دەستگاکانی میدیا تونتر کردووە. یەکێک لە ناوچەکانی کە ئێمە لە ئێستاکەدا کێشەیەکی ڕاستەقینەمان تێدابادی کردووە لەسەر ئاستێکی جیهانی و هەرێمیدا کاریگەری ڕۆڵگێڕانی وەکو چینە بەسەر دراوسەکانیدا. بەدیمان کردووە ئەو هەڵوێستانی کە چین گرچێتیە بەر کاریگەریەکی خراپی هەبووە ئەلبەتە بەسەر هۆنگ کۆنگ لە تایوان و هەروەها ژمارەیەکی تری وڵاتانی دراوسێ. راپۆرتەکە دەڵێت تەنیا 2 لە سەتای خەڵک لە خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا لە ژینگەیەک دەژین میدیای ئازادی نییە لە کاتێکدا زۆربەی هەرە زۆری خەڵکەکان لە وڵاتانە دەژین میدیای ئازادیان هەیە. ئاستی ئازادی ڕۆژنامەگەری لە عێراقدا لە پاشەکشێدایە. ئەحسان مەلافواد لە دەستەی نووسەرانی ڕۆژنامەی ئاوێنە. ڕۆژنامەنووسانی عێراق ئەوەی من ئاگدار بووم لەسەر ئاستی عێراق زۆر ئازاد نین لە بیرروڕا و لە گەیاندنی راپۆرت و گەیاندنی زانێرەکانی کە ئەوەی هەیە لە شەڕی دژ بە داعش یاخود ئەو دۆخەی کە هاتوۆتە پێشەوە لە ئێستا ئازادەکان زیاتر قەتیز بوون و زیاتر داخراوتر بوون بەرامبەر ڕۆژنامەنووسان. بەڵام ڕەنگە هەرێمی کوردستان لە دوای 2023 هەنگاوێکی نابێت. بەڵام ئەو هەنگاوەش نییە بڵێن هەنگاوێکی تەواو 100% ئازادی ڕۆژنامەگەری فراهەم بووە. ئەوەی ئەبینین پاشەکشەیەک لە ئازادی ڕۆژنامەگەریە بووە لەوەی کە لە ماوەی پێشوە توانیمە هەوڵمانداوە تەختی بەرەکانی جەنگ و یاخود تەختی ئەو واقعی بکەین کە لە بەرەکانی جەنگە هەیە بەرامبەر شەڕی داعش. دەسەڵاتی کوردی هەمیشە ڕخنەی ئەوەی گردو یاخود فشاری خستۆ دەستەرمان بۆ ئەوەی کە ئێمە ئەو واقعە باس نەکەین کە لە شەڕی چونکە ئەبێتە هۆی وورە ڕووخاندنی پێشمەرگە و وورە ڕووخاندنی خەڵکی کوردستان و خەڵکی ناوچەکە. ئێمە ئەبێ بتوانین باسی واقع ئەو واقعە نەکەین بەڵکو باسی ئەوەی کە دەسەڵاتی کوردی بەدڵێتی ئێمە باسی ئەوە بکەین. بۆخۆی ئەمەش من بەڕای من کارێکی زۆر خراپ بۆ نەمانتوانیەوە واقعی ئەو شەڕانە یاخود واقعی ئەو دۆخی کە هاتوۆتە پێشەوە بۆ خەڵک باسی بکەین. راپۆرتەکەی ڕێکخراوی فریدەم هاوس دەڵێت لە رووسیا دەنگە سربەخۆکان لە ناو وڵاتەکە و لە وڵاتانی دراوسێ سەرکوت کراوە. پرۆپاگەندەش یەکێکە لە لایەنەکانی کە ئێمە کاریگەریەکی پڕکێشەمان تێدابەدی کردووە. پرۆپاگەندەیە کە بە تەواوی هەڵبەستراو بێت وەک لە ناو رووسیا کە خەڵکی هیچ ئاگایان لێ نییە چی لە قەیرانەکانی وەک ئەوەی ئۆکرانیا ڕوو دەدات. ڕێکخراوی فریدەم هاوس دەڵێت پەرەسەندنی هەرەشەکان لەسەر دەستگاکانی ڕاگەیاندن سەختی و دژوارێکی زۆر توندن لەسەر بەهاکانی دموکراتی لە سەرانسەری جیهاندا. حیدەر کەریم دەنجی ئەمریکا.
تەماشەبان هێژە سوپاس هەتانەوە دگەل مەبوون هاتا ڕۆژە ئاینی ئیران سێشەم بابێتن هەر شاد و بەختەوەر من دەگەڵ سلااوێت من دەخیرێشەم و ماتە بە شێوانی و تەوایە ستافی بەرنامێ خدا حافظ.